ناچارە ڕۆژانە بە قەرەوێڵەکەیەوە بیبەستێتەوە. فڕی بدەم دەکرێت ئەگەر حکوومەت داوا بکە با فڕی بدەم کەس دەجی خۆی فرە نەدا. ئێساویش وەک باڵندەکانی زیندانیە بەڵام لە قەفەزێکی گەورەتردا. جگۆرەوە پێڤەنۆی پشتۆی ڤەنۆی حتا جگۆرە پێوە تامڕۆندی بۆ بژە خودێ زۆنیژی کۆشەق لێ دۆیە پێهێنجی لێ دۆینێ ئام نەزۆنی. ئۆتیزم نەخۆشیێکی درێژخایەن و سەختە بەڵام لەوە سەختتر هەڵکردنە لەگەڵی. لە شاری هەولێر ئەتوانین بڵین سەروی هەزار حاڵەتە هەولێر و دەوروبەر و ناوچەکە. حاڵەتی ئۆتیزم لە خۆشمانە دروست بووە دروستیش ئەبێت. پێش 4 ساڵی وسف ماڵمانی سوستاند ئەوجەبێ سێ ئۆتیزم لە ماڵێک بێ حاڵیان چی بێ. ناچارە ڕۆژانە بە قەرەوێڵەکەیەوە بیبەستێتەوە. شەعبان لە بەرامبەر نەخۆشی کوڕەتەمەند 12 ساڵەکەی بە چۆک داهاتووە و لەوە بێزارتر و بێهیواترە بتوانێت دەری ببڕێت. ئەم پیاوە دەڵێ هەندێک جار ناچارم منداڵەکەم ببەسمەوە بەڵام نەخۆشیەکەی ئەویش منی لەم باڵە بەرتەسکەدا زیندانی کرد. ئێتیمخانە وەری ناگری حەزانە و ڕێحە وەری ناگری ئەدی من چ بکەمێ فڕی بدەم دەکرێت ئەگەر حکوومەت داوا بکە با فڕی بدەم کەس دەجی خۆی فرە نەدایە. ئێکاتجێ ئەو هەموو پرۆژە لە تەلەڤیزیۆن تەماشا دەکەم پرۆژە نەمدیت ڕۆژە برێن پرۆژە چیلۆ ئەوانە جێبەجێ بکەین با پرۆژە چیلۆ ئەو مندارانە جێشیان لۆ بکەینەوە. من مردم باش ئەوە مردم ئێستا مردم فەرمووها بێ کەسم بەرێ خزمم هەیە برام هەیە بەس کەس ڕای ناگری 1 سعات ڕای ناگرن چیە سعاتێک چییە ئێوەش بە شەرە ئەوەش بە چیم تو بە شەرە خوا خوای لێ کردە خوا خەڵقی کردە. ژیان لەگەڵ ئۆتیزم مەینەتێکی بەردەوام و دوایی نهاتووە. کاتێک شەعبان بێوێ پێویستێکی ماڵەکەی لە بازار بهێنێتەوە دوو ڕێگەی لە بەردەمدایە یان منداڵەکە ببەستێتەوە تا دەگەڕێتەوە یان لەگەڵ خۆی بیبات. ئەمن مردیمە بە قورعان تەقۆ نەخۆشی نەفسی ئەو فەرموها ئەو هەموو دە عیلاجی منە هەموو ئەوەندە داوام لە حکومەت هیچم داوا لە حکومەتی هیچم ناوێ و مەعاشی نییە داوای مەعاشتیان لێ ئەو مەعاشی دەنەوانە با لەوان سەر بکەن ئەو جێر شوێنەیان لۆ بکەنەوە لەوان سەر بکەن ئەمن مەعاشم ناوێ ئیوەی ئەو مەعاشەی با لەو مندارێک سەر بکەن ئەو شوێنیان لۆ بکەنەوە جێگاچیان لە بکەنەوە شەو ڕۆژ لە هەموو دنیا هەیە لە هەموو دنیا جێ هەیە بەس لێرە نییە داوا دەکەم لێرەش بکرێتەوە بەڵڵاهی تاقەتم نەمایە ئەو پەڕی ئێستا سادەگە نادێمە زادەی بە قورعان. لە ماڵێکی کلیلدراودا جۆلانێ دەکات. لێرە هێزانێکی 5 کەسی دەژین کە یەکێک لە منداڵەکان ئۆتیزمی هەیە نەکەرداخستنی دەرگا و پەنجەرەکان تەنانەت دیواری خانوەکەیش بەتەلی دڕکاوی تەلبەند کراوە بۆ ئەوەی نەچێتە دەرەوە. بە 11 ساڵە ینی هەکە جۆرێکیژی داواتێکیژی یا یەکی نێزیک بیت گەلێکی نێز پسماوەمێک بیت یەکی نێزیکژی بیت ینی هەکە بچمە داواتێژی ئەنڤێت ئەس ماڵێ بم ئەز و کوڕە خۆ دەیکەوان فڕێکەم ئەوان ژیڤێتن ئەس بچم دەیکەوان و کوڕێمە بینتەڵ ماڵێ
آنجی به تمام هر دونه چین هکی حالت ولی بیت ام مجبور یعنی خوشی کتبی خوشی مه بیت خوشی منی نه ام مجبورین هم روزانه بخو تحملت کن تحملات کن تحملات جیرانات کن تحمل هر کسی کن که وقتی تیتن گازندای بومت کردن کاتێک بڕیاری تەلبەندکردنی ماڵەکەیدا کە پشتی منداڵەکەی لەلایەن یەکێک لە دراوسەکانیەوە بە جگەرە سووتێنرا بوو. ئێستاویش وەک باڵندەکانی زیندانیە، بەڵام لە قەفەزێکی گەورەتردا. جگاره یا پیفنای پشتوی فنای حتی جگاره پیفا تامراندی و وجا خدا زانیجی که شکل دای پهنجیلی دای ام نزانی و گله جرات حالتی تصاید چی بون چتات ماهنده مالا وسیدا يعني درجة سلاجة فتيات بخصوصا كتين در شربته كي بتشي كان نزانيد فهم ناكر هندك ديلي كان حوار وشقال دنو اشمالات خدار خينو دهنا سر مالامه دي بيجن كرمه هاتيات مالامه و دي بني بابو تشكيل يا كرمه بيجن خدا ها درجة سلاجة بكي بابا ما درجة سلاجة بكي موني تو جيراني مني موني تو حال متزاني تونو که چه سبب دیار نینن که تو بیجی سبب که رئیسی های اگر که فلان تشتی توش بیته یانجی چاره سریای اوه هندی نخوشی دین امید بینیم که درمانات تا چاره سر کردن اوه اوتیزم بارابتر پر راهنان پارزش تا چاره سر کردن بس اکید ویراست تأثیر های جینگه تأثیر لید کتن هر واسه اف امیرت نوکه راستی تأثیر که مازن لیکلی تلفزیون، آیپاد، تلفن یدبونه اگر که سرکی کوزاروک توش بید اوتیزمی. باوکیە منداڵە شۆفێری کۆمپانیایەکە مانگی بە 700,000 دینار کار دەکات. بەڵام دەڵێت مانگانە زیاتر لە نیوەی موچەکەی تەرخان دەکات بۆ کڕینەوەی ئەو کەرستە و ئامێرانەی کوڕەکەی ڕۆژانە دەیان شکێنێت. شصت 700,000 خواهد دیوار گیرم دی 400,000 جی دین که داب قطینم با خسارتی با اویدیت وی سیدا حتی حیوان خود قطینیم یعنی حیوانه اویدیامه حوصا یا مستمره اگر پیچک سر دریایی بتا کردن و بردام بنا سنتر و مال جی سر دریای گلب کت وکی سنتری طبعا دهیت گوریم بس اگر سنتر ها تو سنتری همی شولیت وی کردن و راهنان و ورزش بو کردن و راز بکن و رفتار بو کرد و درس کرد و چون مال ها تا گریدان هاش که رجوره که و در گلی قفل کرد طبعا او تشتیات یعنی شدن همی دش دست دادن همی درگیت قطعین و ما تشوف فایده بو ندید یعنی کو بجنه تا دکتر امی چونه دکتر علاج بونینه اما فرقی السنتر يت حكومي حتى حدا كيلويري شوي حدا كي عمري مازن بوي يهات يدري خصني يقولي مثلا عمري مازن بو قبل نبوي حتى حدا كي أبا دو سالا أس نو جريدم بس بچی کوتی جلک أس أيديت كرم هندا جام داجا جيد قلت بيجو بيجي هندا جاك أس بيبا جل أيدي بمدي كما جورا كي بدا يليجرم حتى بقاسي ميوانات هيت أنجي أز بشما عدا كي حتى أز بيما بس هاز بيم خب أكو بين خو أيديت كاتن قلت شت شوية بأو بيش كي آن خوب پیست کردن یعنی شغل تایید کرد توی گویجیه. ساڵ لە دوای ساڵ ئاماری تووشوانی ئۆتیزم لە جیهان و هەرێمی کوردستان هەڵدەخشێت. ئێمە ئەتوانین بڵێن 3300 منداڵی ئۆتیزممان هەیە بە کوێری ئاماری کۆمەڵی ئۆتیزمی نافەرمی. بۆ نمونە لە شاری هەولێر ئەتوانین بڵێن سەروی 1000 حاڵەتە. هەولێر و دەوروبەر و ناوچەکە. بەرپرسی کۆمەڵی ئۆتیزم لە هەرێمی کوردستان هۆشداری لە نزیک بوونەوەی مەترسی دەدات. لە ساڵی 1990 تا 2000 لە 150 مناڵ لە کوردستان یەک مناڵ ئۆتیزم تا 2000 لە 2000 بۆ 2010 حاڵەتەکە هەڵکشە بووە 120 مناڵ بۆ 110 مناڵێک کاکە ناکرێت تۆ لەشکرێک لە مناڵکەنەوەی دوا ڕۆژە هەر هەمووی بکەوێتە سەر جادە کە تۆ کە سنتەرت نەبێت شوێنێکت نەبێ بۆ حەوانی ئەم مناڵانە خێزان لێکەڵەوەشێ Joseph Durrell, Joseph the Angry. سێ منداڵی تووشبووی ئۆتیزم لە خێزانێکی کرێچیدا لە هەولێر
داهاتی باوکیان ڕۆژانە 25,000 دینارە و دایکیشان دەستبەرداری ئیش و کاری ماڵەوە بووە و نازانێت بە دوای کام منداڵەیاندا ڕابکات. ناچینە دەرەوە و ناچینە میێوانی و نەمێوانماندی و لەبەرەوانە ناوەڵە هیچ ژیانمان نییە لەگەڵ ئەوانە بەسرانێتەوە لەگەڵ ئەو سێ مناڵە یعنی زۆر ئەوەی مناڵێکی ئۆتیزمی نەبێ نازانێ معانات ماڵی ئۆتیزم چییە؟ ئەوجە بێ سێ ئۆتیزم لە ماڵێک بێ حالیان چی بێ؟ هەموو وەختی وەکو کۆیلەیەک وایە بە دوای مناڵەکەیەوە نە ئیسراحەت نەخەو نەخواردنی نییە پەیوەندی کۆمەڵایەتی نییە لەگەڵ دەوروبەرە ئیتیساڵی بڕاوە هیچ بۆ پرسە بۆ شایی بۆ ئاهەنگ بۆ خۆشی و ناخۆشی دابڕاوە باوکیان نانەوایە ئەوش پێشمانگ جەڵتەی دڵی لێدراوە ئەوانش پێویستیان بە مەسرەفە بەڕاستی مەعاشیان نییە حتا ئێستا مەعاشیان دەرنەچووە حەفازەنە هەرسێک حەفازەنە منداڵی ئۆتیزم تەرکیزی نییە کە ئەو شتانی لەگەر دەکەی دائیمەن دەیەوێت خۆی بە شتێکی مەشغول کە دائیمەن دەیەوێت عەسەبی بکە ینی جوولەکی لا ئیرادی دەکە دەیەوێت ئەتووی بێزارکە ئەوانەی لەگەر ئۆتیزم دەوام دەکەن و دەرسیان پێدەرێن دەبی دڵەکی گەورە و فراوانمان هەبی بەڕاستی منداڵی ئۆتیزمیش هەیە بە مانگ بە 6 مانگ بە 7 مانگ فێرە یەکوشە دەبی مناڵێکی ئۆتیزم بەقەت 50 منداڵی ئەتیادیە ئەکی لە ماڵ کە ئەڵێم 50 بۆ پەڕی قەناعەتەوەڵێم زیادە ڕۆی نییە چکە بۆ مناڵی ئۆتیزم دەبێ وەکو نسێ و سێبەر بە دوایەوە بی هەموو دقیقەیەک احتیمال لە دەست لە کاربا بات تەلەڤیزۆن بەرداتەوە سەلاجەکە بەسەر خۆیان بکەوێنێ ینی ئیتر تۆ دەبێت بەردەوام دەست پێوە بێ ئەی ئەگەر ئەم ئافرەتە دوو مناڵی تری ساوا و یەکی بچووک و چێش لێنان و قاپشتنی ماڵە و ڕنکانی بەڕاستی ئەم ئەرکانە زۆر لەسەر ئافرەتە خۆ هەموو کەسێک ناتوانێت بڕوا کەسێکی بیانی بگرێ خزمەتیکە خێزانی منداڵانی تووشبوو بە ئۆتیزم دەناڵێنن چونکە بەهۆی یەک نەخۆشەوە ژیانی تەواوی خێزانەکە بنکۆڵ دەبێت و لە ڕێڕەوی یاسایی خۆی دەترازێت ئەوان بە تەواوی لا پەیوەندی کۆمەڵایەتیەکان و جیهانی دەرەوەی خۆیان دابڕاون تا کە شتێک بتوانێت هەندێک گارامی و پشیان بۆ بگەڕێنێتەوە سنتەرێکی 24 کارژێریە کە ئەوە هێشتا لە هەرێمی کوردستان و عێراقیش نییە هەر کەس نازانێ ئۆتیزم چیە یان زۆری نازان هیچ مافیان نییە بەس ئۆتیزم مافینە هیچ یعنی ئەو چەند ساڵە ئەڕۆینە تێن با بە سنتەریان بۆ بکەنەوە با ینی سنتەر گەورەیان بۆ بکەنەوە شەوش لەوێ بن بەشکەم ئێمە شەندێک استراحەت بکەین خودێت من دوونە ئیگە دیژێت ماڵ و ئەڤە خودی هەموو بەس تێن و چن و ناڕاستن و شولێت خەلاتکەن و هەمام حەتەی بۆی خوشک و برە و بۆ هەمە بەس ئەمیت پێوە نۆر ئەماری نشنەوە نینە ئەبەت ئەنی چنە سەلۆجێ و مجەمیدێ و تشتۆتی نادارێ و داواکاریمان لە کاک نێچیر لە کاک مەسرور لە کاک موسە بێنە سەرخەت ئەو ڕەمەزانە شتێکمان لۆ بکەن خانیەکمان لۆ بکەن لۆ ئەو سێ منداڵە ئۆتیزمە چکە زۆر حاڵمان نییە ئێمە مانگی سێ خەساحەتخانی بەخۆی دێتە ناو خانی ئەوجا من بۆ سێ منداڵە معاوەقە چێوە بڕۆن چێوە بڕۆم کەس يعني زۆر کەس خانیمان پێ نادە لەبەر ئەو سێ مناڵە يعني ما درجه وسقف الكرينا وقف ديورة ما سيما كرينا ودرجه ما على حسب طابقي سي ماجي طابقي سي وكي قلعة كي يعني نشد خو بوفتا خوري بتشتا عردكي عف ديورة جما سيما كرينا يعني حتى بندي بتشتا نوف سيما دو خو بريندور جت كات زۆربەی کەلوپەل و کەرستەکانی ماڵەکەیان شکاندووە تەنانەت بەندکردنی منداڵەکانیش دادیەم خێزانە نادات چونکە تەنیام ژوورەیانەیە و هەر سێ منداڵەکەیش بۆ پێی ئۆتیزمیان هەیە لێک دەدەن پێش 4 ساڵ یوسف ماڵمانی سوستاند هیچی پێمان نێشتە ئێستاش حەزەکەی دەسوور ماڵەکەکە کەنتۆریان شکاندیە کاوەنتەریان شکاندیە سۆبەیان شکاندیە ئەشکێنن دەرکەی مەحەجەریان شکاندیە عالم بێزارەکەن بە بەردەوامی دایک و باوک پەیوەندیمان پێوەکە سەردانمان ئەکا ئەڵێ تخوا شوێنێک نەکراوەتەوە ئێوە ئاگادارن بۆ مناڵەکانمان کە لە 12 تێپەڕین و ئێمە بەداخەوە بە ناچاری ئیزنمان ناون چونکە ئێمەش ناتوانین بیانگرینە خۆمان دوای ئەوە بەڵێ پێویستمان بە سنتەری زیاترە پێویستمان بە شوێنی ڕاهێنانی دایک و باوکە ئێمە داوا لە وەزارەتی کار دەکەین کە ئەو پرۆژەی هەبیتن منداڵی ئۆتیزم لە تەمەنی 12 ساڵی کە لە لای ئێمە دەڕواتن
کە سنتەرێک بکاتەوە ئەو منداڵانەی لە 12 ساری تەمەنیان تاکو سەرەوە سنتەرێکیان لێ دابین بکە وەکو پرۆژەک هەتا ئەو منداڵانە بستێمێندەر. هەمیشە عائیلەکانیان قوربانی کەسانێکی چاوچنۆک و بازرگان بوونە کە تیجارەتیان پێوە کردوون ڕاهێنانیان پێکردوون بە پارە لە هەندێک سنتەر وەرئەگیرن ئەو مناڵان بەڵام چی بە جەلسە خاسە. جەلسە خاسە چۆنە؟ سعاتێک سعات و نیوێک مامۆستایکی تایبەت لەو سنتەرە بازرگانیانە لەو سنتەرە ئەهلیانە ڕاهێنانی پێکات لە مقابلدا 8 وەرەقە 7 وەرەقی لێوەرەگرێت کە بۆ عائیلەیەکی ئۆتیزم کە خۆی شەکەتە ماندووە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی کۆمەڵایەتی و تێکشکاوە. هەیڤ 500,000 600,000 هەندێک 700,000 هەر سنتەرێک دیف کەیفۆ خۆیە. وی پۆرەی بێنە سنتەرە. ئەس خۆ عاملم کۆسبم ئەس ئاندێشولکیان بۆ زۆرکت خۆ مۆڵە خۆ ئاندێشولکیان بۆ سنتەرێوی مپی چێنۆبی سەیدا ڕۆستی. چ ئیلۆجی دی بوونینە ئیلۆ سنتەر. ئەختی چنە سنتەی ڕۆسی گەڵای فاقتت کردن. ئەی گۆی خودنەوەن بەسێت مۆڵێ دۆ ئەم قوت بقوتین بقاسێ نسحاجی نین ئەمونێ گۆی خنۆدنە مرۆڤی بەسانی تو پێشینە تو نەئێشینە ئەبە نینە گۆی خودنە مرۆڤی. إلا غي موفي يعني نانيوسيت بتدافي هو كاجي يعني موفي نوسع كده إلا سنتها أو إسنا على أساس تاني والله لرابرين لخصخانة حكومي بيبران برابو من الأوتيزم أنا خير أو هانية أو رجع وأنا خوش كوت شومان با والله ببارة وك أهليتي ورياضتي کێشەی خێزانەکان ئەو کاتە سەختتر دەبێت کە منداڵەکانیان تەمەنیان دەبێتە 12 ساڵان چونکە ئیدی سنتەرە حکومیەکان بۆ ڕاهێنان دەخۆیان ناگرن و ناچارن یان بە پارەیەکی زۆر ڕوو لە سنتەرە ئەهلیەکان بکەن یان لە ماڵەوە بەندیان بکەن. و قۆناغی یەکەم لە شاری هەولێر سنتەرێکی تقریبەن زەویەکەی نزیکی 6,000 مترە دیاری کراوە دیزایانی بۆ کراوە کە ئێستا دیزاینەکە لای منە کۆمەڵی خێرخواز ئامادەیان بەرهەفسازیان کردو ئامادەیان کردو کە بێنە ناو پرۆژەکە بریتە لە دوو بینای گەورە بینایەکیان 4,000 متر بینایەکیان 2,000 متر ئەو بینایی کە 4,000 مترە بۆ ڕاهێنانی مناڵانە لە سبەینێکەوە تا سعات 4 ڕاهێنان بە کۆمەڵێک کادری پرۆفیشناڵی نەوعی کە دەرچووی پەروەردەی تایبەتن کۆمەڵناس دەروونناس و دکتۆری پسپۆڕی دەرونی تیا ئەبێت. بینایی دوم کە 2,000 مترە بۆ مناڵانی بێسەرپەرشت غەیری ئۆتیزم و هەروەها مناڵی توندی ئۆتیزم کە بەڕێزت باست کرد ئەمانە جگەلەوەی کە بە ڕۆژ ڕاهێنان ئەکەن لە 8 بۆ 4 دوایەوە ئەمێننەوە. ئێمە زۆر ئاسانە ئەو بینایە دروست بکەین تەبەنم بینایە فول کوالیتی و مواصفات مەزبەحی تایە یعنی وەکو ئەڵێ شوێنی تۆپی پێی تایە قاعی گەورەی تایە هەچی تۆ بڵێ بۆی دابینەکرێ بەڵام مەرج ئەوەیە ئەو پسپۆڕانەی تیا ئیشەکەن و شێوازی ئیشەکەیان بەرنمەکەیان و هەروەها کولفەی مادی موچەی مانگانە و مەسروفی سنتەرەکە کێ ئیدامەی پێدا. سەوس نەخۆشی منداڵەکەی هێندەی ئەزمون بۆ دروست کرد لە ژنی ماڵەوە بۆ مامۆستای تایبەت لە قوتابخانەکە. ئێستا لە ڕێکخراوێک دەکات بۆ ئەوە دەکات هاوکاری خێزانەکان بکات و دەیان بگەێنێت چۆن هەڵسو کەوت لەگەڵ منداڵە تووشبووەکانیاندا بکەن. ڕاستە هیلاکیکردن بەڵام کۆمەڵە شتی باشی فێرکردن ئاسی ڕۆشنبیری منی زیاتر فراوان کرد و تێکەڵ بوونم لەگەڵ خێزانەکانی تر کە حاڵەتی ئۆتیزمان هەیە یعنی زۆر کەسێت تەجروبەی من پرسیار ئەکا من ئەوەی کە بینی بووم لە مناڵەکەم وەکو بڵین چۆن ئیسیفادەیەک بۆ کەسی بەرامبەر سوودێکم هەبێت کردومە. بە پێی ئەمەری کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو 25 حاڵەتی جیابوونەوە ڕوویداوە و شیرازەی خێزانەکانیان تێکچووە تاوەکو ئێستا ژمارە ئەوانەی جیابوونەتەوە بەرز بۆتەوە بۆ 40 خێزان. چەندین خێزانیش سەری خۆیان هەڵگرتووە و منداڵە ئۆتیزمەکان بردووەتە دەرەوە. جگەلەوەش لە 160 خێزانەکان هەژار و کەم دەرامەت و کرێچین لەو ژمارە ئۆتیزمەی لە کوردستان هەیە تەنیا بە ڕێژەی 125 لە سنتەرەکانی حکومی و ئەهلی ڕاهێنان وەردەگرن. شعبان یەکێکە لەوانەی کە دەڵێ هاوژینەکەی ماوەی 6 ساڵە بەهۆی بێزاربوونی لە منداڵەکەی بەجێی هێشتووە. والله دیارە داچی جەرجی نەبووە لەگەری ئەوە نەبووە
چکە گوتی بە خێوی ناکەم پێم بە خێو ناکردی گوتی ئامادەی بدەیە کەسەشی گوتی من تەواو من چی بکەم ئەمە عمری خۆم لە سەدا نایە بەڕاستی تووشی فەقەرات و ئینزلاق کردم ئەوەش ئەشیعی منە وە شەکرەشم هەیە دکتۆریش دەرێ بە هیچ شێوەک نابی خۆتمانی بکەی نابی خۆت دابینەوە ئەو مندارەش بیشۆ بیگۆڕە زرچی بشۆ نانی بدێ حەیب نەبی عەفازەیە یعنی بەڕاستی ماندیمە ئاخی دەرەجە لە ساڵی 2010 کە جیابوونەوە ئەوەی لە محکەمە بێت ئەوەی ئێمە تەبیینمان کردو نزیکی 35 تا 40 حاڵت بووە لە هەموو کوردستان یان بەهۆی توندی مناڵەکەەوە باوکەکە چووە لە شوقەیەکە مناڵەکەی لای خۆی ئەژێنێ و دایکە لەگە مناڵەکانیەتی پەیوەندیان هەرماوە بەڵام دایکە ئەڵێ من تەحملی ئەو مناڵ ناکەم تووشی نەفسی بۆ مەدەست دەیان حاڵەتمان هەیە دایکەکە چوە بۆ ئەوروپا پیاوەکەی لە بەجێهێشتووە بە 3 مناڵی تر کە ساغن مناڵەکان مناڵ ئۆتیزمەکەی بردو باوکە ڕۆشتووەوە چەند ساڵە بەڵێ حاڵەتی جیابوونەوە هەیە بە فعلی من ئەوەنی کە خۆم لە ڕێگای سنتەرەکەەوە ئاگادار بم نزیکی دە حاڵەتێک ئاگادارم کە گەشتۆتە ئەوەی کە هاوسەرەکان لە یەکتر جیا بنەوانێ ئۆتیزم جۆرێکە لە پشێوی و تێکچوونی گەشەی مێشک کار لەسەر یەکێک لەمانە دەکات کردار واتە سەرجەم هەڵسوکەوتە جەستەییەکان گفتار بەمانەی چالاکی زارەکی و تێگەیاندن یان تێگەشتن هەروەها لایەنی کۆمەڵایەتی ئەمەش بەمانایەوە دێت کەسەکە ناتوانێت پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بە شێوەیەکی ئاسایی بکات ئۆتیزم یەک جۆر نییە شارەزایان پێیان وایە تا ئێستا 5 جۆری دۆزراوەتەوە و بە دووریشی نازانن لە داهاتوودا جۆری دیکە بدۆزرێتەوە یانەوەی ئێستا بخرێنە ژێر ڕیزبەندی دیکەوە بەڵام ئەوەی ئێستا زانستی پزیشکی پێی پێبردووە 5 جۆر لە ئۆتیزم تۆمار کراوە هیچ منداڵێکی زۆر توند لە لای ئێمە نییە لەبەر ئەوەی منداڵی کە ئۆتیزمی زۆر توندا شەدیدە سەردانی دکتۆرەکانی دەرونی بکەن زیاتر دەرمانیان بدەنێ ڕێنماییان بکەن لەبەر ئەوەی بڕک منداڵەکان هەم هێورتر دەبن و هادئتر دەبن مناڵی ئۆتیزم یەک تەبیعەتیان هەیە عنصرن یعنی حەزەکەن تەبیعەتی خۆمێشکی خۆی بەسەر تۆ ئێساڵکە ئەویان هەیە شتەکانە هەموو دووبارەیە قسەکردنی هەموو دووبارەیە ئەسابێکی هادی ئێوێ ئەبێت هاوکار بن ئێمە کە مناڵی ئۆتیزممان هەیەمان عاتیفیەن وێرانین هەموومە پێویستمان بە سۆز و محەبەتە بە سەبرە بە سۆزە بە قسەی خۆشە بە هاوکاریە هەمووی چاوەڕی ئەوەکە هەموو چ پیاوکەن چ ژنەکان هەمویان ئەویان پێویستە هەست ئەکەین حاڵەتی ئۆتیزم لە خۆشمانە دروست بووە دروستیش ئەبێت ڕازبەکەنەوە ڕافتەرەوەدا دروست بیتە نیۆنژی هەرچ نابیت زمانەوی وەلێ بکەین ئەو لە وەزی و سستیۆلداف هەی وی زمانی بۆ ڕاز بکەین یعنی ئەڤە دێوالی هێتن کو بشێتن گەل خێزانێ بژیتن ناو بێژم کە تو بێژی دێوال ویزارکوکیان کو بیتە زارکێکی دەرست بەس دێوالی هێتن دێوابخوشێت بخوب ڕێڤەباتن محتاجی کەسێکی پێتوی کەسێکی نابیت خێزانێک و سەرەدەریە و بکاتن و هەمی پێتیبێتی بودۆ بنکە بەلکی ئاخوشێت خوب ڕێوا باتن ئەگەر شتێکی بوێت ئەو وەکو مناڵێکی نابیستە ئاماژە بەکاردایەنێ دەستە دەگرایی بە نەبوونیان لاوازی لە پەیوەندیەکانە درگ نەکردن بە خەتەر بەڕاستی ئەوە یەک شتێکە ینی ئێمە لێرە ئەبێت زۆر زۆر ئاگامان لێ بێ ئەو سوورە لەسەر شتەکەی خۆی ڕفزی ئیشکردنەکە لێرە مەسەن بۆ منە بە تایبەتی ئەگەر لە ماڵەوە سەربەست بێ ئیشی پێ نەکرێ بە پێی بەرنامەیەکی تایبەت و کاتێکی تایبەت لێرە ڕفزی ئیشکردنەکات زۆر عینادیت لەگەڵاکە بەڵام تۆ ئەبێ هەر سووربی لەسەر ئەوە یعنی ئەو دەجار هەڵستی ئەبێت تۆ هەر داینیشێنیتەوە بۆ ڕاهێنەرەکە هەر داینیشێنێتەوە بۆ ئیشکردن مەسەن یەکی تر لە نیشانەکان کە کۆنتاکتی چاویان نییە ئەگەر پیچێک سەرەدەریەوەی بێتاکردن و بەردەوام بەنە سانتەرە و مۆڵژی سەرەدەری گەل بکەتوەکی سانتەری تابعاان هێتە گۆڕین بەس ئەگەر سانتەر هات و سانتەری هەممی شولێت ویکردن و ڕاهێنان و وەرزش بووکردن و ڕازبەکەن و ڕافتەرە بووکرد و درست کرد و چوو مۆڵ هاتە گرێدۆن وشکرە ژوورێکی بە دەرگەلێ قفل کرد تابعاان ئەو تشتێتیانی شدن هەممی دش دەستداتن دەهێتە خۆل بیدواتێ بە ئۆتیزم نەخۆشێکی درێژخایەن و سەختە بەڵام لەوە سەختتر هەڵکردنە لەگەڵی تەنیاوانە دەتوانن لە شیرۆکی بە ئازار ڕووپۆشکراوی خێزانەکان تێبگەن کە منداڵی ئۆتیزمیان هەیە.